یاخیش کە لە ڤیدۆکە باسی کردووە نزمان تەلەفۆنی بۆ کرد و ڕادیۆیەکی بە عەبدولحەمید تۆمار کرد کە پێشتر ئەڵێ خوایە ئەوەی دژی مەلا هەڵۆی سووک و ڕسوایکی کە چیترە ئەڵڵا سوبحانە وتەعالا ئێستا هێنای ئەو ڤیدۆیە خۆیان تازە کردوێتەوە هێنایانە دژی ماکۆن خودی خۆی بەکاری هێناوانێ کە چۆن پێشتر بەرگری لە هەڵەوە کرد بەڵام ئێستا بێ بەرگری لە ئەنجام دەسوپلەیەوە لێکە عەبدولحەمید بە دەنگێکی ناخۆشەوانێ بخۆسو کرد ماکوانە ماوەیەک دیار نەبا بوو خەڵکێکی هاتووە لە عەتفی بۆ جوڵا بوو ماکوان کە چیت پێش بێتە دەرە خۆسو کرد هەر خۆی کرد بە تمەنی ئێرانی هەر خۆی هیچی بەخۆیەوە نەیە خوای گۆشت مامۆستا بەرزانگیان چۆنی کاکە سوڵتان چۆنە سڵاو ڕێزمانەیە مامۆستا ماکوان و مامۆستا بارزان ڕەمەزانی ڕۆژنامە نووس لووس دوو لووس یەکتری کەوتون کەسیان نازانێت چ دینێشیانە وەڵای ماشعرین چاوتان دەراوە بگو کافر و مشتێکە خۆی مسلمانی هەر شتێک بنێ مسلمانی والله جاڵت چۆنە جا عەبدولحەمیدیش وڵا بووە تەقدیری ئەو حاڵەتەی تام کردە لە زیندان لە زیندانی چی خۆلا بۆ غرێب نییە خۆم ڕۆژێتی هەڵنایە لە زیندانە شو تا لە زیندانە هەم مەجاالێکی باشی هەبووە ئەسڵا خێر و بەرەکەتەوە بووی لەبەرەوەی هەموو کتێبین مەملەکەتی نور و مەملەکەتی درۆ مەملەکەتی جنێ و مەملەکەتی ئەو مەملەکەتی ئەو بۆ کتێبە بەخۆی دانیشێ ئەینوسێت و شعر و شانامێ و چیرۆک دروستەکات و بڵای دەکاتەوە دوایی فەشێت بە پارێکی چاک کەچی جۆبیستی جنێوەکانی بووە عەبدولحەمید کەچڵە هینە ئەبووە تەقدیر تام کردایەوە ناڵێ وەڵام من لەگەڵ جنێوەکانی وڵا کارێکی خراپی کردووە عەبدولحەمید زیرەکە شارەزە لە قسەکردنە جا ئەو عەبدولحەمیدە زیرەکە ئەو نزمانەکە بەکارەهێنێ دژی ئەو ئافەتی لە تووشیایە ئەوە لە ئایندا باسیەکەم ئینشاءالله ئەو عەبدولحەمیدە زۆر زیرەکە لەو باس و بابەتانە زۆر بەتوانە خەڵک بەکارەهێنێ وەوە من پشتگیری لە هەڵۆ بکەم یا لە یاخی بکەم یا من پشتگیری لە هیچ کەسێ ناکەم من پشتگیری لە حەقەکەم و من ناچمە بەرەی هیچ کەسێکەوانێ بەڵام هەڵۆ هیچ یەکێک هیچ لە بانخوازێکی هیچ بەناو حیزبی ئیسلامیەک ڕوئی هەڵۆی باز نەکردو بەڕاستی ئەوەی کە هەڵۆ ئەتوانێت بێڵەوە بیکە ئیتر سەر بە ئاساییشە لەگەڵ لێشێتیایە فەرموو تۆش لەگەڵ ئێوەش لەگەڵ لێشێتیان لەگەڵ پارتیان فەرموو ڕوئی هەڵۆ باز بێ ئەگەر ئێوە ڕاست دەکەن ماکوان جنەی بە زەلامی بەمەلای وایەوە ناسرا و ناودارە هەموو کورد ئەیناسێت خۆی زانیاڵە چی بەس ناتوانم باسیکەم لە بەشە خۆکارێ جنەی بە مەلای وایەوە دوایش وەسفی ئەکا بە مامۆستایەکی چاک و بەڕێز و چاک جنێوی بەژنەکەی یاوە یاوە جنەوە بێکی قابلە بەخۆی بودرێ ماکوان دەمی زۆر پیسە چکە پەروەردە نەکراوە بەڵام بیا قیمەتی ماکوان چییە لێرە ئەوەی ئەڵێ بچێ بەلای مامۆستا عەبدولەتیف تۆزی نەسیحەتی کا دەرسی عەبدولەتیف دەرسی ئەخلاق و تەربیەت هەڵۆ بڵێتەوە لە کاتێکە خۆی ژنت زە ئەمەیە بێ ڕەوشتی ماکوانە خوێڕی کە زەلامێکە نەرێ بۆ لای زەلامێک یعنی هی ئەوە نیە نەسیحەتەکانی بەڕاستی عەبدولەتیف ئەوە نیە نەسیحەتەکە ئاستا تۆ بوتە هەڵۆ بچۆ بەلای ئیسماعیل سوسەی نەسیحەتەکە شتێکی چاکە بەزۆوەکو سوکایەتی هەم بە عەبدولەتیفیشی کردووە هەم میتۆدی بە هەڵۆشی پێ بچۆ بەلای مامۆستا عەبدولەتیف بۆی نەسیحەتێک کات و دۆخە دەرسە پێ بڵێ دەرسی چی پێ بڵێ دەستی پێ بڵێ کە چۆن دیفاع لە بەرگری لە تاغوت و لە یەکێتی پارتیەکەی چاکە وڵا لە دوورەوە ئەوە سێتانەکەم بەڕاستیانی نازانانی دەستخۆشی چەپڵی خەڵکەوەیانی ئەوە خۆتان سوکەن چیتان دەسەکەوێ بۆ ئەنی بیر لە مستەقبەلی خۆتان ناکەنەوە هی خۆتان ناوە هیچ مناڵەکانتان بەڵام کێشەکەوەی ئایا وازانە عیزەت چییە ئایا تامی ڕازگۆییتان کردووە تامی مەردایەتیتان کردووە یان هەر ڕۆ ناکەم نەزان مێژووە مێنەتەوانی بۆ بەرگریکردن لە ئەڵمانی و لە سیکۆلار عەبدولحەمید تۆ بەحساب دژی ئەڵمانیەکان و سیکۆلارەکان بووی ئەی چۆن ماکوانە پێ موسڵمانە شتێکی زۆر عەجیبە بەڕاستی چۆن عەلی باپیرە پێ موسڵمانە لە کاتێکامانە من ئەڵمانیەکان بە موسڵمانەدان هەمووی درۆیە ئێوە هەمووتان ساختە چین هەمووتان درۆزن بڕۆتان بێ بەس زانم ئێوە ناتوان ئەو شتی من بڵێن بۆ لەبێتی ڕێکاسبیتان نامێنێ ڕێگە بچین کرێکاری کەنەکو من بۆشتان ناکرێ و پێشی ناژین بەڕاستی چونکە ئێوە فێری پارێکی چۆر بوون فێری دەستخۆشی بوون فێری بوون بە درۆ ڕێستان لێ بژیرەوە خەڵک دەستەها دەست بە سنگی بگرێت و کێ زەلامی سووک و بێقیمەت ئاوادەوە مامۆستای جان بەڕێزی لە خزمەتان وەشتانە ئەوە خەڵک بۆ منەوە ناکە لە بەرەوەی بن بە شانوباڵی دز و درۆزن و ساقەچی و کافر و مشتێکە هەڵایەن من دۆستەکانی خۆشم کاربینم یاکە قسەیان لەگەڵەکەم هەشتێکم بەدڵی پێیانەوە هەر کەسێ کافر بێ مشتی بەڵام تۆ کافری مشتێکی کەسێ غەڵەتێ بکڵە مشتەوە غەڵەتە بە بۆنی ئەوەیە کە ترها خەڵک ڕێز لێ ئەمە ناگرێوەکو ئێوە لە ناو خەڵکە خۆشەویست نین و خەڵک دوامان ناکەوێ و خەڵک دەستخۆشی کۆمنتی زۆرمان بۆ ناکەنەوەکو ئێوە و پێویستیش نە ڕاستیە چونکە من نە بە پارەی خەڵکەژین نە دەستخۆشی خەڵک هیچ نام
ئەوەی کە بە حەق و بەجوان و بەڕاستی زانم ئێوە ئەمن خۆم سوک ناکەم وەکو ئێوە حکومەتەکان وەکو ماخوازەکان وەکو حزب بەناو ئیسلامیەکان لەبەرەوەی زانم کە ژیانەکە تەواو بێت و هەروەها تامی ڕازگۆییم کردووە شەشتومە وتە ڕاش هاتووم بەلاشی خۆم پارە پێیاکەم نەک بەلاشی ئەوانی تر بەڵام ئێوە ناتوان ئەوکە بەڕاستی ئێوە پێتان خۆشە ناو کەرەکانە ناودار بن لە ناو زەلامی درۆزن و ساقەچی دووڕوە ڕوودار بن دەسەڵاتدار بن چاپڵەدان بۆ لێبن من حەزم لەوانە نییە ئەسڵەن چاپڵەن بۆ لێبن ئەسڵەن پێم ناخۆشە کەسێکە دەستخۆشیم لێگا سێرەکەم لەگەڵ حیزبێکی ئەڵمانیایە ئیشەکەی بچاکانی وە دەستخۆشاکی بلا قسەوە جوانە چاکە سێرەکەم یەکێتی پارتی بێتاقەتم هەنێ جار پیاڵەوە نەجاریش پێی ناڵە شکەی مشکلی منە زە پێم ناخۆشە بەڵام ئێوە پێتان خۆشە هەرکەس دەستان خۆ دەستخۆشیتان لێکە پارەتان باتی وەریەگرن چاو شۆڕن ئێوە سووکن و خۆتان بێ قیمەت کردووە ئێوە خەریکن چونکە بە درۆ دروست بوون دایک و باوتان درۆزن بووە بە درۆ پەروەردە بوون هەر بە درۆژە ڕۆن چۆ لەسەر ئەوە ڕاهاتونیەوە ئێوە بۆ دووڕۆیەوە پەروەردە بوون گەورەکراون ئێوە بۆ کافر و مشتێکێتە هاتون کە وا تێگەیشتون وا تێگەنراون دایک و باوش ئێوە هەموو مسلمانە ئێوە خەڵکەش مسلمانە بەزەوەی دیژی ئێوە قسەکەوە جاهیلە نەفامە ئەوانە خەواریجنەوەوانە کۆمەڵێک گەنجی جاهیلە ئێوە کەیە چینە و تەمەنی ئێوە کە بڵێن وەڵا ئاماژ پیاوێکە لە ئێمەوە مەش کەسێکەوە وکەی هەر گەنجی نێمە ئەوە 37 ساڵتەوە لوتم ناوە بە 38ەوە هەر جارێکا گەنجین باشە کە چوینە تەمەی 40 ساڵ و کاتە سەرێکینەوە یاڵ ئەرێک ئێستا هەر گەنجینیان چی الحەمدولله هەرچیەک بم بە هەموو نوقسانی و ناشرینێکی خۆمەوە وەکو ئەمە لاوبان خۆدا سوکانە نیم سوپاس و ستایش بۆ تۆ یا ڕەحمان یا ڕەحیم سوپاس بۆ تۆ یا الله لەم ڤیدیۆیا ویسمەرەوەدا پیشان بکە نزمانە سوک خۆی بە کۆمەڵی خەڵک قیمەتی خۆی دەرخات چونکە خۆی بە قیمەت کاتەوە چونکە ئەمما وێ زەختێکی زۆری لەسەر ئاگامێتە نزمان زۆر پەریشانی بەدەست یاخیەوە یا بەدەست مەلاکا و دەرکەوت الله سبحانه وتعالى تۆی دەرخست بۆ خەڵکێکی زۆر کە تۆ جاسوسیەکەی کێشە دروستەکەی بەس قسەی ئەوە هێنی بۆ ئەوە ها وایە تو هەما مەسە ئەوواڵێ خەریکی جاسوسی و سوسانس دەرکەوت الله سبحانه وتعالى ڕسوای کردی هەتایە تۆ نایە تۆ مایە وە کۆڵی شریان نایە دوو ڤیدیۆی ترم حازرە جارێکا و دەوە دەبڵا یەکەمانی ئەو ساڵەیە کە سواری کەرێکی تۆ بێ تۆپێنم و لێرەوە وا عەدەدەم هەر کەسێک لەم نزمانە سوکە نزیک بێتەوە ناوی هێنم لە ڕیزی سوکەکان لە ڕیزی سەر ئاوکەوتوەکان هەر کەسێکە ئەدە بابزان و ئەمە باس و بابەتی کە هەتۆزێکی ژەمەوێتی تیشکی بخەمە سەر ئەمیکە ماکوانم قسانەکە دۆ لەسەر مەلا هەڵۆ مەلا هەڵۆ بە دوژمنی خۆم ێزانم زۆر قسەشم کرد دەربارەی ئەوە دژی ئەویشم لە زۆر باس و بابەتە بەڵام ئەو حەقیکە هەڵۆ ئەتوانێت بیڵێ لە ناو جەرگەی یەکێتیە لە ناوێکێتیە هەموو ماخز بوو کە سوکامانێکێتی لەو ئەنی مەسەرەن کەسێک سبێنێ من واستە بووم کایان هێڵە بگیرم خز بوو کە سوکاری خۆمە شتێکی زۆر ئاساییە مانای ئەوە نیە کە من یەکێتی بم بەڵام گرنگەوەی منێکی بە کاف لەزان برایەکەم یا پرسیاکم مامۆزاکم سبێنە دیفاعم لێ بکەن خزمەتە دیفاعم لێ بکەن منیش دیفاع لەوەکەم لە شتێکەکە پێویستکە ئەو حەقیکە هەڵۆ ئێڵێ هەزار دانە ساڵی تر هیچ یەکێک لە ئەندامانی حیزبەکانی یەگرت و بزوتنەوەی تواوە تۆپەڵی بەناو ئیسلامی و سۆفی سەلەفی و بانک خوازە بەناوبان خوازە دەرگا دۆزەخەکانی هەموو ئەوروپا و عالەم هی کوردی ناتوانن ڕۆعی شەوەی هەڵۆ بڵێن بەڵام ماکوان درۆزنە ماکوان ساختە چییە واناڵێ مفەکیرە و کۆمەڵێک کفری کردووە کە پێشتر باسم کردووە خەڵکانێکی باسی کردو هەر بچن سەردانی پەیجەکەی یاخی بکەن ئیتر لەوێ کفرەکانی تایەتە وا پیشانێکشتان بم هەروە ساکاری خۆم خۆ دەمە پەیجەکەی بیلال مەحمود حەمەیە کە ناساوە بە یاخی بچن سێری گەنێتر ئەم خۆی وردە وردە شت لەسەرم هینانە بڵاوە کاتەوە پەمەیەکان بەلا سێری سەنجە وەڵا ئەمیر وەڵای کارەی بەرقەسمیش خۆی تەبەڕۆع کرد کارە بۆ لە خۆی کارە ینی چۆڵ ئەو مامۆستایەکی بەڕێزە مفەکیرە کارە تۆ ئیمزا بکەی بۆ یەکێ بۆ ئەم زەلامە چاکەیت لەو زەلامە قوڕێکرێ بەسەری هات چەند جوان ئەم پۆلە بێکەوە نزیک بوونە تو لێگە ها ئەمە گوڕێتە ناوی چی بوو پەمەیەکە کۆڵ هەمووی پەمەیە وەڵا برا مامۆستا عەبدولحەمید جادە ڕیزی پەمەیەکانەوە دەستی جوانە نزمانە سوگا مەلا حکمت چۆن خۆ خستە سەر ئاودەمێ بووی دیار نەبووی ئیتر سەردانیان پەیجەی بیلال مەحمود کەنەها ئیتر ئەواتە زۆر جوان مەجالی هەیە دانیشە باسییانەکە بەڕاستی ئارە وەڵا